كيف نستشعر النعم؟ چۆن وا بکەین هەست بە نیعمەتکەین براکانم، چونکە هەستکردن بە نیعمەت ڕێگای یەکەمە، هەنگاوی یەکەمە بۆی تۆ سوپاسی خوا بکەی لەسەر نیعمەتەکانی. تستشعر النعم إذا استشعرت أضدادها. کاتێک سەیری پێچەوانەی ئەو نیعمەتانە بکە، ئەنجا دەزانی تۆ لە چه نیعمەتێکدایی. کە کەسێک دەبینیت پەروەردگار گومڕای کردووە بەهۆی پشتکردنی خۆیەوە و کافرە، ئەنجا بزانە نیعمەتی ئیسلام چییە. تۆ مسلمانی سەیری ناکەی کابرایە چۆنە، سەیری ناکەی چۆن لە زۆنگاوی گومڕاییدا دەخولێتەوە، سەری لێ شێواوە، بەدبەخت تووشی دەردەسەری و نەهامەت و دڵتەنجی و جایە خۆی ئینتیحار دەکا، یا بەڵایەک بەسەر خۆی و کەس و کاری دێنێ بۆ چکە خوا هیدایەتی نەدا بۆ ئیسلام. تۆ مسلمانیت، قەدری ئەو دینت بزانە. کاتێک کەسێک دەبینیت قاچی نییە پێی بڕوات، سیر کە تۆ دوو قاچت هەیە. کەسێک دەبینی خوای گەورە چاوێک یا هەردووکی لێ سندۆتەوە، تۆ دوو چاوت هەیە. فڵانە کەس دەستی نییە، فڵانە کەس نەخۆشیەکی ناتوانێت نان بخوات، تۆ سیر دەکەی و نەخۆشیەت نییە. کەسانێک بوومەلەرزە لەیدان و یا زۆربەی ماڵ و مناڵی تێدا چووە، یا بەشێکیانی تیادا چووە. ئێستا نە ماڵی ما، نە مناڵی ما، نە خێزانی ما، ئەی تۆ لە نیعمەت دایی. ماڵت مناڵت هەمووی ما و سەلامەتە و لە خۆشی دایی پێ دەکەنیت. ئێستا بزانە تۆ لە چه نیعمەتێک دای، کاتێک خۆت بەراورد دەکەی لەگەڵ ئەو کەسانەی کە تووشی ئەو جۆرە نیعمەتانە بوون. خوای گەورە پەنامان بدات.